لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 563 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمە و خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی رب العالمین و هیوادارم ئەوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قال الله إني منزلها عليكم فمن يكفر بعد منكم فإني أعذبه عذابا لا أعذبه أحدا من العالمين. بەڕخۆشەویستان لە دوای ئەوەی کەوە حەواریەکان داوای دابەزاندنی مائیدە و خوانێک دەکەن کەوا لە ئاسمان و لۆیان دابەزی داوا لە عیسا دەکەن عەلەیهی سڵاو وسەلام کە دوعا بکا لە خوای گەورە بپاڕێتەوە وەکو موعجزەیەک ئەو خوان و ئەو سفرەیان لە ئاسمانەوە لۆ دابەزی. عیسا عەلەیهی سەڵات وەسەلام داوا لە رب العالمین دەکا وەکو لە ئایەت پێشووتر و لەوانەی ڕابردوو باسمان کرد داوا لە رب العالمین دەکا کەوا ئەو مائیدە و خوانە و سفرەیان لە ئاسمانەوە لۆ دابەزێنیتن وەکو ئایەت و بەڵگەیەک لەسەر قدرەتی رب العالمین لەسەر پێغەمبەرەتی عیسا عەلەیهی سڵات وەسەلام وەکو ئەوەش ئەو ڕۆژە بکەنە جەژنێک لە تەعظیمەن لە بۆ ئەو ڕۆژە و لە بۆ ئەو موعجزەیەکەوە خوای گەورە دای بەزاندیە و هەروەها وەکو ڕزقێک کەوا رب العالمینش خەیر الرازقینە. لە وەڵامی دوعا و پاڕانەوەکەی عیسادا عەلەیهی سڵات وسەلام خوای گەورە دەفەرمی قال الله إني منزلها عليكم. دەفەرمی بێگومان دەهی دەبەزێم لە بۆتان ئەو مائیدە ئەو خوانە بەڵام لە دوای دابەزاندین فەمەن یەکفڕ بعد منکم. بەڵام هەر کەسێک لەنگۆ لە بەنی ئیسرائیل کە داواتان کردێ کوفر بکەن لە دوای دابەزاندنی ئەو مائیدە و خوان لە ئاسمانەوە ئەوە فإني أعذبه عذابا لا أعذب أحدا من العالمين. ئەوە بێگومان سزایەکی دەدەم کەوا سزای هیچ کەسێک نادەم بەو شێوە توندە لە هەموو عالەمین ئەوجا ئایا عالەمی زەمانی خۆیان یاخود عالەمین بەگشتی. بەڵێ ئەوە لە بەگشتی مانای ئاەتەکە قال الله إني منزلها عليكم واتە ئەوە خوای گەورە وەڵامی دوعایەکەی عیسا دەداتەوە لە بابلین لە قراءەتەکان منزلها عليكم بە دوو قراءە هاتێ ئەو قراءەکەوە دەیخینە منزلها لە تەنزیلەوە هاتێ تەنزیلیش وەکو زانان دەفەرمون بە معنای ئەوەیەکەوە تفيد التكثير أو التدريج واتە زۆر دای دەبەزێن و بە تەدریج دای دەبەزێن جار لە دوای جار منزلها عليكم واتە دای دەبەزێنم زۆریش دا دەبەزێنم جار لە دوای جاریش دای دەبەزێنم. و هەروەها طبعا ئەوە قراءەی ابن عامر و عاصم و نافعە و باقی قڕاءەکانیش دەخینەوە بە منزلها بكسر الزاي المفيد لنزولها دفعة واحدة كواتا بمنزلهاش دابزية واتا بيك دفعة لوتان دا دابزينم بهردو قراءة هاتية هردو قراءة صحيحا. بلا خواهي قول دفعة داي دابزينم وجات سبا يك زار ياخد بتسندين زار وكل قراءتكي يكم هاتية منزلها عليكم كوغوتمان بمعنى تزريز وتكثير دي لدواي دابزانديني فمن يكفر أو كفر بك برب العالمين سبحانه وتعالى يام ببيغمبركي عليه الصلاة والسلام لدواي فمن يكفر بعد منكم لدواي دابزانديني أو خوانا كوا ليرة داو كدالين دا لدواي دابزانديني أو مائدة المفيد للعلم الضروري بي وبرسولي دبيت ماي أو كوا دابزانديني أو خوان مائدة لآسمانوا حز ماناي كفر نامين لدواي أوا واتا هز
هیچ مبررێک نامینێ لە بۆ کوفر هەرچەندە وەختی دیکەش خۆ مبەڕی لە بە کوفر نییە بەڵام لەو حاڵەتەی ئەگەر خوای گەورە ئەو موعجزەی کە ئەوان داوای دەکەن دای بەزێنیتن لەو حاڵەتەی ئەوانیش هەنجەتیان نامینێ فەمەن یەکفر بەعد منکم واتە لەنگۆ لە بەنی ئیسرائیل کە بە خۆتان داواتان کردێ ئەوە فەئینی ئوعەذیبه عەذابا ئەوە سزایەکی دەم لا أعذب أحدا من العالمين سزای هیچ کەسێکم ئەوها نەدایە یاخود سزای هیچ کەسێک نادەم ئەوها لە هەموو عالمین ئەوەکو گوتمان ئەی من عالمی زمانهم أو من العالمين جميعا لە هەموو عالمینی بابنی ئەوەل و ئەخیر یاخود لەو زەمانەی کەوان تێدا دەژێن سزای هیچ کەسێک نادا تەنها سزای هیچ کەسێک بەو شێوە توندیەی نادا تەنها ئەو کەسان نەبی کەوا بە چاوی خۆیان بە خۆیان داوایان کردێ و لێشیان دابەزێ و ئەوجا ئیمانیش ناینن بەڵام ئەوجا وەکو دەڵێ الكفر بعد كل ذلك کەواتە لە دوای دابەزاندنی ئەو موعجزەی کە بە خۆیان داوا دەکەن يكون سببه الجحود والعناد والحسد کەواتە لە دوای ئەوەی کەوا بە خۆیان داوای دابەزاندنی ئەو موعجزەیە دەکەن ئەگەر دابەزی لە دوای ئەوەش هەر کەسێک کوفر بکە ئەوە سەبەبی کوفرەکەی چییە؟ جحودە ئینکاری دەکا عنادی دەکا حەسوودیە والجاحد والمعاند والحاسد يستحقون أشد العذاب وأعظم العقاب لوی ئەو کەسەی کەوا ئینکاری دەکا ئەو کەسەی عنادی دەکا ئەو کەسەی حەسوودی دەکا ئەوە مستحقە بە توندرین سزا لەلایەن خوای گەورە کە بێ ابن جەریر دەجێڕیتەوە بە سەنەدێک لە بۆ لای قەتادەش دەڵێ كان الحسن يقول حەسەنی بەسری چی دەڵێ لما قيل لهم فمن يكفر بعد منكم کاتێکەوە ئەو ئاتە دابەزی خوای گەورە لە وەڵامی دوعاکەی عیسا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی دای دەبەزێنم بەڵام لە دوای ئەوە هەر کەسێک کوفر بکە ئەو سزا توندەی دەم دەڵێ قالوا لا حاجة لنا فيها دەڵێ گوتیان با دانەبەزی مادەم پێویستمان پێ نییە لە سزا و هەڕەشەکەی ترسان فەلەم تەنزل دانەبەزی کەواتە ئەوە ڕەئیەکە وەکو ئیبن جەریر دەڵێ قەتادە دەڵێتن حەسەنی بەسری وا دەڵێ کاتێکەوە ئەو ئاتە بەو شێوێ لە وەڵامی عیسا دابەزی ئەوان گوتیان ئەمە لە ترسی سزاکە گوتیان هیچ پێویستمان پێ نییە و دانەبەزی ابن كثير دلي وهذه أسانيد صحيحة إلى مجاهد والحسن وقد يتقوى ذلك بأن خبر المائدة لا تعرفه النصارى دلي قول مجاهد جدار هي لسر بابة قول حسنيش كتسندين بسند صحيح لأن دجرتوا بوكوا فعلا دانبزي حتى دلي خبروا باسي أو مائدي لزوربي زوري نصراني كان هنايزانا لكتب كان شيانية أجر كانت ولو كانت قد نزلت لكان ذلك مما يتوفر الدواعي على نقله أجر دابزي با لبو بني إسرائيل أو طم الكتاب كان خوان باسيان ذكر والحاصل ضلي أجر بمتواتريش باس نكرابايا كبابني طرق جيرانوي حديث يا متواترة ياخذ آحادة يتردل أجر بمتواتريش باس نكرابايا خو بآحاد باس ذكره برام دلي هيز باسي نكرايا لو يو بلغي دلي لسر ئەوەی کەوا دانەبەزیە ئەو مائیدەیە لەبەرەوەی ئەوان ترسان لە هەڕەشەکەی و گوتیان نامانێ بەڵام پاشان دەڵێ ولكن الجمهور أنها نزلت بەڵام جمهوری علەما ڕاستە قولی حەسەن و قولی مجاهید دەڵێن دانەبەزی ئەو مائیدەیە بەڵام جمهوری علەما دەڵێن دابەزی ئەو مائیدەیە وهو الذي اختاره ابن جرير شار أو رأيه البجار كوا دابزية لأن الله تعالى أخبر بنزولها في قوله تعالى إني منزلها عليكم خوای گەورە ئەتکە إني منزلها عليكم وعدي دا کەوا دای دەبەزێنی ووعد الله حق وصدق وعدی خوای گەورەش ڕاستە و کە فەرمووی دای دەبەزێنم دای بەزان خوای گەورە ئەوە قولی جمهوری علەما وهذا القول والله أعلم الصواب وەکو ابن كثير جەڵێ أو قول الصواب تر بجمهور علماش بادلن كما دلت عليه الأخبار والآثار عن السلف وغيرهم إتر دابزيا والله أعلم يقلو آثارنا ما أخرجه الترمذي عن عمار بن ياسر قال رسول الله صلى الله عليه وسلم لما تفرمي لو حديثي دا كوا عمار كراسة دجرتو دفرمي أنزلت المائدة من السماء كوا بيان صلى الله عليه وسلم دفرميتن أو مائدة أو أخوان لأسمان دابزي خبزا ولحما تسبو مائدة كأخوانك تسبو خوارنك تسبو دفرمي قوشتو نانبو وأمروا أن لا يخونوا فرمانا بيكرا خيانة نكن ولا يدخروا لغد هيتش لبوس بيني هالنقرنت كو قلت من بقراء منزلها واتتسنزار دايدة بزينم
هیچ خیانەت نەکەن و هەڵیشی نەگرن لە بۆ سمێن چونکە سمێنش لەیان دادەبەزێ فەخانوا وەدەخەڕوو ئیتر خیانەتیان کرد و هەڵیان دەگرت لە بۆ ڕۆژ دواترێ فەموسیخوا قیڕەدەتەن وەخەنازیر لۆیە خوای گەورە سزایدان ئەوانی کردن بە مەیمون و بە بەراز بەڵام حەدیثەکە ئەلبانی دەڵێت ضەعیفە لە حەدیثێش کە ئیمامی محەممەد ڕوایەت کرد ئیبن عەباس خوای گەورە لە خۆی بابی ڕازیبی دەفەرمێ قالت قريش للنبي صلى الله عليه وسلم ادع لنا ربك أن يجعل لنا الصفا ذهبا دل قريش هاتنا لا بيغمبر صلى الله عليه وسلم وتيان يا رسول الله دعاي بك كوا خواي قورة سياي صفا من لو بكات الزر وأن ينحي الجبال عنا فنزدرع ودعاي بك أو تياني كوا بعمل تصار دوري مكان قرتيا لای بداتن لە دەوروبەری مەکەی تاوەکو بتوانین دەشتایی هەبیتن لە مەکەی لە خۆمان زراعەت بکەین فإن فعلت ذلك آمنا بك واتبعناك وعرفنا أن ما قلت كما قلت دەڵی گوتیان ئەگەر دوعات کرد و خوای گەورە ئەو دوعای جێبەجێ کرد بەوەی کەوا چیاکانی لادا دەوروبەری مەکە سەفاشی کردە زێر لەو حاڵتە ئیمان پێدەین جۆڕایەلیت دەکەن شوێن کەوتەی تو دەبین و ئەو جەلومان بەدیار دەکەوێت ئەتو دەیلێ ڕاستە قال وتفعلون پیان صلی الله علیه و وادكن يعني وعدي دنك اگر وابي وابكن قالوا نعم تيان بله فدعا رسول الله صلى الله عليه وسلم پیان صلی الله علیه و دعای کرد او داوا کاریان جيبي فاتاه جبريل هات لا پیغمبر صلی الله علیه و فقال ان ربك عز وجل يقرأ عليك السلام پروردگارت سلام ليدك ويقول ان شئت آتيناهم ما سألوا اگر ما بست اگر بابلين دتوي أوي أوان داوادكن بيان دبخشين فمن كفر بعد ذلك منهم هل يقلوان لدواي أوي كوا أو دعايات قبول دكينو داوا كاريكي وان جيب زيد بي هل يقلوان أو زارا كفر بك عذبته عذابا لا أعذب أحدا من العالمين أوا سزايا ددن بس سزاي كوا لبيش وان كسي كم واتشي وان سزانا دا وأهلكوا كما أهلكت من قبلهم وبهلاك دسن وكو أنا بيشو تريشن بهلاك برديا وإن شئت أجر دشتوي فتحت لهم باب التوبة والرحمة أجر دشتوي أو داوا كاريوان زيناكم بلام درجاي توبة ورحمن لذكم قال بل باب التوبة والرحمة يتر پیغمبر صلى الله عليه وسلم بلكو يا رب العالمين داوا لكم درجاي توبة ورحمة يعني لبكيوا وزو آتاني سورتي الإسراء دابزي وما منعنا أن نرسل بالآيات إلا أن كذب بها الأولون وآتينا ثمود الناقة مبصرة فظلموا بها وما نرسل بالآيات إلا تخويفا كواتا دفرمون أو حديث شهر عيني بلغية لسروي كوا دفرمي أقل لويان جيبكم أو كفري بيبكن سزان ددن بكو آتي كوا تازي إمال خزمتي داينة إتر دلين أوش بلغية لسروي كوا دابزية ابن جرير وأما الصواب من القول فيما كان على المائدة أدي باشا تسلسر أو مائدة خواني بو كذا كاتو قطمان جمهور علماء لسر أو ابن كوا دابزية لبرو خواهي يقول فرمي دايدة بزينم أدي باشا تسلسر دابو ابن جرير دفرمي فأن يقال كان عليها مأكول كواتا بالتأكيد شوي لسر بو كوا دخوريه مأكولة وجائز أن يكون هذا المأكول سمكا وخبزا جائزة وكو يقول قول كان هاتي كوا گۆشت بووە و گۆشتی ماسیش بووە و هەروەها خبز بابلێن نانیش بووە وجائز أن يكون من ثمر الجنة لەوانەیە لە بەروبوومی بەهەشت بووە هاتیە بەڵام لەگەڵ ئەوەش دەستە لە ئیبن جەریر ڕەحمەتوڵڵی عەلەیه وغير نافع العلم به بەڵام خۆ ئەگەر علمت پێ هەبی بەو شتەی کە چبوو لەسەر ئەو سفرە و خوانەی خۆ هیچ سوودی لێ وەرناگری لەو علمەی ولا ضار الجهل به و ئەگەر نەشزانی چی لەسەر بە خۆ هیچ بابلێن زەرەرێک بە بەوە زەرەر پێناگە کە نازانیت لەسەر سفرەی بووە المهم چییە إذا أقر تالي الآية بظاهر ما احتمله التنزيل مهم ئەوەیە کەوا ئەوەی کەوا ئاتەکە دەخێنیتەوە بە تەواوەتی ئیقرار پێ بکە و ئیمانی پێ هەبیتن و کەوا خوای گەورە وای فەرمووە ئەوجا چی لەسەر بۆ چی لەسەر نەبووە والحاصل وەکو ابن عثەیمین ڕەحمەتوخوای لێبی کاتێکەوە لە تەفسیری و ئاتەدا دابەزیان دانەبەزە و گوتمان جمهوری عولەما دەڵێن دابەزیە بەڵام قولی حەسەنی بەسری و مجاهید دەڵێن دانەبەزیە ئەویش دەڵێتن لەو حاڵتەی ئاتەکە جەزمی نەکردێکەوە دابەزیان دانەبەزی هەرچەندە وەکو زۆربەی مفەسرین دەڵێن یاخود جمهوری عولەما دەڵێن خوای گەورە فەرمی منەزیلوها واتە دایبەزان
بەڵام ئەو دەڵێتن بەڕاستی ئیشارەتێکی سەریحی تێدانێکەوە دابەزیان دانەبەزێ مهم ئەوەندێک کە خوای گەورە دابەزاندێ بە یەقینەوە ئەمە ئیمانمان پێ هەیە ئاەتەکەوا دەفەرمی ئەو محاوەرەیە لە نێوان عیسا عەلەیهی سەلام لەگەڵ رب العالمین و بەو شێوەش خوای گەورە وەڵامی دایتەوە دابەزیان دانەبەزی وەکو ئیبن جەریریش کە لە شێوازی خواردنەکە فەرمووی بەڕاستی لە بۆ ئێمە علمێکە سوودمان پێناگەینە ئەگەر باڵین بزانیمان و جەهلیشمان بەرامبەری هەبیتن هیچ زەرەری لە بۆ ئێمە نییە مهم ئێمە لە حدودی نەسەکە دەوەستین و دەڵێن ئامەنا به كل من عند ربنا. بەڵێ بەو شێوەیە تر لە دوای ئەوە جا عینی خوای گەورە هەندێک مەشهەدی دیکەمان لۆ باز دەکات لە حیواری بینی عیسا عەلەیهی سەلام لەگەڵ رب العالمین لەو گفتگۆی لە نێوانیان دەبیتن بەڵام لەبەرتەوا بنکە لێرە دەوەستین لەوانەی داهاتوو بە پشتوانی خوای گەورە دێنەوە خزمەت ئاتەکەن. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.